پرۆتۆکۆلێکی خۆڵبارین لە ڕۆژانی یەکشەمە و دووشەمەدا دووبارە ڕوو لە ناوچەکان و پارێزگاکانی هەرێم دەکات. لە ئێستادا بە چڕیەکی کەم خۆڵ لە ئاسمانی شارەکانی کوردستاندا بەدی دەکرێت ئەم خۆڵبارینە بە چڕی بێ بە کەمی بێ چۆن کاریگەری لەسەر کۆئەندامی هەناسەی ئێمە دروست دەکات، چ کاریگەریەک لەسەر کۆئەندامی هەناسی ئەو کەسانش دروست دەکات کە خۆیان گرفتێکی هەناسەدانیان هەیە. چارەسەر و فریاگوزارە سەرەتایەکان لە حاڵەتەکانی هەناسەتونیدا گفتوگۆ دەکەین لەگەڵ دکتۆر یادگار شەوقی پسپۆڕی نەخۆشەکانی قورگ و لووت و گوێ و بیستن کە ڕاستەخۆ لە سەدیۆ و میوانی ئەمەیە. دکتۆر بەخێراتی. بانی باش دکتۆر. بانیتان باش، زۆر مەمنون. سپاس بۆی لەگەڵمانی دکتۆر. کاریگەرەکانی خۆڵبارین لەسەر کۆئەندامی هەناسی ئێمە چۆن ڕەنگەداتەوە؟ بەڵێ خۆی کاریگەری خۆڵبارین تەمان ئەم ماوەی کە ئەم شەپۆلە پیا بۆ هاتووە، کاریگەری خۆڵ لەسەر یەکەم جار کەیە لەسەر پێستە، تەسی لەسەر پێستە، اینجا دوای کاریگەری لەسەر چاوە، کاریگەری لەسەر لوتە، لەسەر قورگە، اینجا دوای چێتە کۆئەندامی هەناسەوە چێ بۆ سیەکان. کاریگەریکی زۆری هەیە، ئەو گەردی لە چووکانی کە مەسەن تۆ نایبینیت تەسیراتێکی زۆر ئەکات، دەزەکا بۆ خاصەتەن بۆ ئەوانی کە مەسەلەن مشکلەی هەناسەیان و مشکلەی مەسەن لوت و قورگ و حساسێت و ئەو شتانیانی خاص هی چاو و هەروە لەو بابەتانە. ئەو گەریدانە کە بەهۆی مەسەن قورگ و لوت و ئەمانەمان ئەچێتە لاو لەشمانەوانێت تەسیرەکاتە سەر قورت، ئەی کزیێنێتەوانێ، پێستەکە وشکە کاتەوانێ، ئەو گۆشتێکی ناو لوتایە بریناری ئەکات، ئەو چی ئەکات تەسیرەکاتە سەر هینەکانی ناو گۆشتەکانی ناو لوت و ناو قورت، ئەویش شێت دروستەکات ژەتەنێ دروست ئەکات بەرامبەری ئەبێتە هۆی کە تووشی کێشەما بکات. لەو کێشانەش مەسەلەن کۆکەیە، هەناسە تونگیە، چاو سوور بوونەوەیە، ئەو کێشانەیە کە زۆر تووشی. بەڵێ دکتۆر، ئەو نیشانانی کە تۆ ئاماژە پێکە هەناسەتونی کۆکۆ ئەم بابەتانە لە هەموو تاکێکدا و کویەکە، ینی گەرێکە خۆڵبارین بێت ئەم حاڵەتانی تیا دەرکەوت یەکسەر بزانێ دەکرێت گرفتێکی بۆ کۆئەندامی هەناسی و کەسە دروست بێت؟ بەڵێ هەڵبەتە نەخێر، کاریگەری ئەوە نیە لەسەر هەموو کەسێ وەکو یەک بێت وانە بە تایبەتی ئێستا کاریگەریەکەی بۆ ئەو کەسانی کە حساسێتیان هەیە یا ئەو کەسانی کە ڕەبوویان هەیە، بە تایبەتی ڕەبوو، چونکە ئەو خۆڵەکە ئەچێتە ناو سیەکانیانەوە. خۆی ڕەبوو چیە؟ ڕەبوو پێ لە تەسک بوونەوەی بۆریچکەکانی هەناسا و ئەبێتە هۆی تەنگە نەفەسی و جاو کەسا بێت دامن عیلاج وەرگێ بۆ ئەوەی ئەو هەناسە اینجا تاوان ئێمەش کە نەسیحەتەکەین کە دوور بێ مەسەر لە مەوادی کیمیاوی و دووکەڵ و تەپ و تۆز و ئەم شتانەوە. ئەم تەپ و تۆز و ئەم هینی کێسەنەوە ئەو گەردیلەیەکی تایە قورسەمە کە ئەچێتە ناو سیەکانوانێ. ئەو کەسی کە ڕەبووی هەبێ چی ئەکا زیای ئەکا، یعنی مەسەن ئەوانەی کە بڵین تووشی ئەبن ئەتاکیان بۆیە بۆ هەناسەتونی، یعنی تۆ بینی مەسەن ساکە ئەڵێ لەم شەپۆلی تۆز و ئەمانەی کە هاتۆتە کوردستانی گرتوتۆ عێراقی گرتوتۆمانە سێرەکەی ئەوانەی کە ئەبرێن بە ئیزعاف بۆ خەستەخانە، ئەوانن کە زۆر حساسێت و ڕەبوویان هەیە. تێگەی ئەوەیە ئینەکە کاریگەرێکە. هەروەها کاریگەریشی هەیە لەسەر قورگ، ئەو کەسانی کە حساسێتیشان هەیە، مەسەن حساسێتی لوت، حساسێتی جیوبەکان، حساسێتی قورگ، ئەو شتانەش تەبعاً ئەوانش کاریگەری زیاتری هەیە. یەکێ ئەمە خۆی حساسێتی هەیە، عیلاج وەرەگێ ئەمانە، ئەمەشی بۆیەت چانە سەیەکەی خراپتری ئەکا. هینیشی نییە، یعنی هیچ ناتوانێت چی بکات چکە تۆ ئەم تەپ و تۆزێکایە کە لەم ژوورەکان یەتە ژوورۆ بۆمان. یعنی ئەگەر ئێمە خۆمان فێری خۆمان بکەین، تۆ شعورەکەی دەمە وشکە، حەزەکەی دایمەن ئاو بخۆی، دایمەن مەسەنا کۆکەیەکەکەی، دایمەن مەسەر لوتە لەوانەیە ئیسعاجەکە بخورێت، ئەمانەکە ئەوانە کاریگەری لەسەر ئینسانی احتیاجی هەیە. و لەگەڵ مناڵیشە، مناڵ زۆر 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 پێویستە پارێزرێت و هەتاک و پێویست نەکا نەیبێتە دەرێ بە هیچ شێوەیەک، بە هیچ شێوەیەک، یعنی نەبرێ بۆ ئەگەر حەزانەشی هەبێ نەیباتە حەزانە، چکە ئەو مناڵ زۆر کاریگەری ئەکات تایبەتی لەسەر سنیانوانە، بە تایبەتی بەعزە مناڵێکی شێ خۆی حساسێتی هەیە، حساسێتی قەسەباتی لەگەڵا مەسەن بەعزە مناڵە هەیە خۆی مەسەن ئەگەر مەسەن بڵین عائیلەکەیان حساسێتی هەبێ ئەمانە مناڵەکەی لەوانەیە پێی نەزانێ، بەس لەوانەیە بەهۆی ئەو هینەوە دەرکەوێت بکایە ئەمانە. و ئەو کەسانەی کە لە تەمەنان، یعنی بێ ئەوەی کە حساسێتیان هەبێ، بێ ئەوەی ڕەبوویان هەبێ، بێ ئەوەی هیچ کێشەیەکیان هەبێ،
ئەو کەسانی کە لە تەمەنان ضرورية نشنا دري به شويش كأوي كأجت التمنوا طبعا مناعي كما بيتواني هێزی مەسەن سی و هەناسەیان و ئەمانەی وەکوی کێکی گەنج نییە مەسەن بتوانێت لەوانێ نتوانێت تەحملی بکە و ئەوانەی کە مەسەن نەخۆشی دڵوشتیشان هەیە مەسەن عەجزی دڵیان هەیە تۆ کە عەجزی دڵە هەبێ هاتەن ئەوانەی کە عەجزی دڵیان هەیە و مەشاکلی جەڵتەی دڵ و جەڵتەی دەماغ و ئەمانەیان هەیە زەعیفن یعنی بە زۆر هەناسەیان پێدێ بە زۆر هەناسیان دائیمەن تومە تۆ ئەوەش لۆجێکی کە ئەچێتە سەریان لەبەر ئەوە ناڕەحەتیە لەبەرەوە زۆر ضروریە من پێم باشە ئەوانی کە لە ماڵی شەوەن ماسک بکەن زۆر باشە دینە سەر ئەم بابەتانە بەورتر باسی دەکەین کە تاکێک چۆن خۆی بپارێزە دکتۆر بەڵام ئەو کەسانی کە لە ماوەکانی ڕابردوودا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون هەندێک جار تا ئێستاش گرفتی هەناسەتونیان لەگەڵدایە یاخود ئەو کەسانی کە جگەرە دەکێشن و ساڵانێکی زۆرە بێگومان سیەکانیان کاریگەر بۆ پێی ئەمانە کاریگەرەکانی خۆڵبارین چۆن لە سەریان دەرەکەوێت طبعا جگەرەکێشی زۆر ئەوە هەموو کەسێک گەزانێ یعنی تۆ ئەمە کاریگەرەکەی زیاتر ئەکات چکە تۆ خۆی کە جگەرە کێشاوە سیەکەت بە طبقێک داپۆشراوە یعنی ئەو خەلایە و خانە پاک و شتەکە دیار نییە جگەرەکە دایپۆشی مەسەن تۆ کە تۆزەکەژی بەو شێوەیە یعنی بۆ شوێکی ئێستا هەیە بەتوننی کە هەڵی ئەمەژێ ئەمانە طبعاً کاریگەری زیاتر ئەبێ چکە تۆ طبقە لەسەر سیەکانی دابڵێ لەبەرەوە ئەو سیەکە ئێوە مەسەن هەناسە بە هەناسە کەمتر ئەیە ئۆکسسیژین ئەو کەسە ئۆکسسیژنی کەمتر بۆچێ لەبەرەوە ناڕەحەتتر ئەبێت تەسی لەسەر ئەوەیە ئەوانەی باسی کۆرۆنات کرد طبعاً کۆرۆنا کاریگەری کۆرۆنا مەسەن سێکی لەسەر هەموو شتێ دەرکەوتووە هەیە کە کۆرۆنای گرتووە بەعامەڵێ مەسە من لەشم خراپە ئەوەیە کە کۆڕای گرتووە من لەوتی کۆرۆنام گرتووە زوو تووشی حساسیە دەبم ئەوەی کە تامان ئەوانی کە کۆرۆنا هەیە کاستن ئەوانەی کە تووشی سیەکانی بوون ئێمە خۆزای هەیە کۆرۆنای گرتووە هیچ کێشێکی نەبوو بەس هەر بە فەحسەکە دەرکەوتووە هەیە تایەکی بەسیتیە بۆ کۆکێکی بەسیتی بوو بەس ئەوانەی کە تەسیری کردوتە سەر سیەکانیان بە هەمان شێوەی کە ئەوانەی کە ڕەبوویان هەیە و کە عەجزی دڵیان هەیە و کە هەمان هەیە کاریگەری لەسەر هەیە چکە زیای ئەکە چکە تۆ کە کاری کردوێتە سەر سیت معنایە بەشێ لە سیت زەرەرمەندی بووە تۆ ئەمەشە چێتە سەری زیاتری ئەکات بەڵێ دکتۆر بێگومان کەسێکی ئاسایی بە جیاواز دەئاندرێت لە کەسێکە خۆی گرفتی کە ئەندامی هەناسە هەیە یاخود هەناسەدانی هەیە گەر خۆڵباری بە یاخودنا گەر بێت و ئەم خۆڵبارینە بووم نەبوونی هەبێت کەسێک ئیشەکەی وا بخوازێت بەرکەوتی ڕاستەخۆی لەگەڵ خۆڵا هەبێت ئەمە دەکرێت بڵێن هیچ گرفتێکی نەبێت و چاری گرفتێک بێت و هەمیشە لەگەڵی دابمێنێتەوە خۆی ئەوە ئەکەوێتەوە سەر لەوانەیە بڵین ئەکەوێتەوە سەر ئیسیجابەی ئەو بەشەرە مەسەن هەیە تۆ کە ئەڵی مەسەن وەکو دائیمەن لەگەڵ خۆڵا چۆن یعنی کاریگەرێکی بۆ منە ئەوانەی کە ئیشیان بەردەوام لە دەرەوەیە بەردەوام ئیشەکان لە دەرەوە ینی ئیشەکان وا ئەخوازێت بێگومان ئیشی جیاوازیش هەیە لەسەر مەشروع و لەسەر کاتە ئەمە دەکرێت خۆیان گرفتێکی هەناسەدانیان نەبێت تووشی گرفتی هەناسەدا من بە بەرداوامی لەگەڵیان هەبێت ئەوە ناڵە ئاڕازەکەی ئەو ئینە زۆر جوانە ئەوە ئەکەوێتەوە سەر ئیسیجابەی ئەو کەسە مەسەن هەیە خۆی گرفتی نییە بەڵام بەهۆی ئەمەوە لی دەرەکەوێت جاریوان مەسەن تۆ کە ئەم خۆڵە کە ئەگەر بەردەوام بێ نەک مەسەر سەسەیەکەین ئێمە ئەم ماوەیە زۆر بەردەوام بووە یعنی تەماشاکەی تۆ مەسەن هەفتی جارێ وابزان بۆمانێت ئەوانە ئەژڵێن مەسەن دووشەمە و سێشەمە زیاتر ئەبێت یعنی ئەمانە ئەوانەی کە گرفتیان نییە و خۆیان گرفتی هەندازیان لەسەر لە دەرەون و زۆر بەرکەوتیان ئەبێت گرفتیان بۆ کاریگەری ئەبێت بڵێ اینجا ئایا تا چەند ئەو کەسە مەسەن تۆ بەرگاگری بەسە من ئەگەر گرفت لە دەرەوە ئیش و کارم هەبێ ئەمانە یان تۆ کامان زووتر تووشی ئەبوونی یا گرفتان هەیە بۆی دروست ئەبێت هەیە بۆی دروست نابێت هەیە لەوانەیە کاتی بێ مەسەن بۆی دروست بێت و تووشی حەساسێتی بکە ئەگە زۆر کاری هەبێت چکە جاری وا هەیە ئێستا نیە باسێکەیە لە وەڵا ئەم تۆزە هینێکی ژەهراوی و خەتەرە و تووشی کێشە دەبەکەوانە ئەوانەی تیان نیە بەڵام هینی تایە بازێک کە زۆر ئەبێت و ئەمانە ئەو تۆزە مادەیەکی وەکو هینی تایەوە معدنێکی پێوتێت لیت ئەوەی تایە دعی لە بابەتی وەکو چۆن بڵین بریدیان ئەم شتانەیە ئەوانەی تایە جاری وایە ئەوە کاریگەری بۆ دروست دەکات ئەو مادەی کە لە ناو تۆزەکە دەکرێت بێت هەمیشەی دکتۆر بەڵام چۆن ببێتە هەمیشەی ئەو گرفتی هەناسەیە جاری وا هەیە مەسەن جاری وا هەیە تۆ ناڵم ئەو خەڵکە
چۆن مەسەن من کە بۆمیەت و تووشم ئەبێ ئایا ئەبێ بە هەمیشەی بۆم یان نابێت یا مەسەن فترەیەک ئیسعاج مەکا و ناڕەحەت مەکا دوای ئەوە باشە بمەوانێ زۆر باشە بۆ نەتاکیەک نیشانەکانی کۆکە و هەندێک لەو نیشانانی کە تۆ لە سەرەتانی قسەکانتدا باسە کرد تێیدا دەردەکەوێت ئەم تاکە کەی سەردانی پزیشک بکە کەی پێویستە بچێتە نەخۆشخانەکان بۆی لە تەندروستی خۆی دڵنیا بێتەوە هەموو هەناسەتونیەک من یەکسەر خۆم بکەم بە نەخۆشخانەکان ڕازەکەی خۆی ئەوە مەسێنسەم بڵین من ئینسانێکم سیحەتم باشە وایە ئەچمە دەرەوەمانەوە ئەم کاریگەری ئەم تۆزە کە بەرم ئەکەوێ تەماشاکەم ناڕەحەت ئەبم مەسەن ناڕەحەتێکە لەوانەیە کۆکەیەکم دروزە بێ لوتم ئەکزێتەوە قورگم مەسەلەن ئەکزێتەوە خورانێک دروست ئەبێ ئاجێک ئەبم و ئەمانە من لەم حاڵەتە شتێکی طبیعیە یعنی کە تۆ نایبینی لە بەردەمتایە مەسەن کە تۆ جاروایە مەسەن سەیەکی 100 متر هیچ نابینی ئەویش لێ 100 متر تۆ مەسەن تۆ نابینێت تۆ ئازانی هیچ نیە ئەمانە می چۆتە ناو قورتۆمانە ئەوە تۆ پێویستە لەوانە پارێز بکەیت یانی تۆ پێویست ناکات لەگەڵ کۆکەیەکە کرد ڕاکەی بەلای دکتۆر یا ئەمە چکە خۆشتەکە وازەحە یانی ئێمە هەمومان ئەزانین هەتاوی کە دکتۆریش نەبێ ئەزانێ هەچ کەسێ بێ یعنی تۆ ئەو تۆزە ئەزانی کە کاریگەری هەیە واو لێکە بەس ئەوانەی مەسەن کە مشکیلەیان هەیە خۆیان ئەگەر زانیان مەسەن هەناسەکەیان توندە ناتوانن زۆر هەناسە بن و زۆر ناڕەحەتیان هەیە یا ئێستا هەمومان هینی ئەوەمان بۆی کۆرۆناکۆ ئەو شتەمان پێ ئەوەی کە بە پەنجە و هەناسی خۆمانە پێوین و نەبزی خۆمانە پێوین و ئەوشتی خۆمان ئەمانە ئەگەر هاتوو مەسەن زانی تای لێیە مەسەن لەگەڵیان چۆ جاری وایە مەسەن تۆ هەناسە تونێکەوە و لێت و لە عینیشا پەتایەکەگری پەتاکە چیەکە مشکلەکە زیاترەکە بوو ئەوە ضروریە مەسەن لای دکتۆر بچێت کە بۆی بزانێ حاڵەتی سیەکانی چۆنە حاڵەتی خولکی چۆنە ئەمانی چۆنە یا مەسەن ئەگەر زانی و هەناسە و تۆمە بێک و پێم وتی ئۆکسجینی دا ئەبەزە یا ئەوانەی کە ڕەبوویان هەیە یعنی زوو بچنەوە لای دکتۆرەکان چکە جاری وا هەیە مەسەن خۆی ڕەبوو دەرمانی هەیە دەرمانەکە بڕین هەمیشەیە نەخۆشەکە بەکاری هێنێ مەسەن بەکاری هێنێ و فترێ بەکاری نانێ بە پێی پێویست بەکارێنێت تۆ بەکاری نانێ بچێتەوە لای دکتۆرەکەی بووی پێی بڵێ مەسەر من چۆن بەکاری بێنم چۆن تەعامل لەگەڵ ئەو دەرمانانە بکەم کە بۆ نووسیوم زیای کەم یان کەمی کەم یا لە چه حاڵەتێکا کەمی کەم لەو بابەتانێ هەیە یان بناڵ مەسەن کە زانی مناڵەکەت ناڕەحەتەوە هەناسەی تومە و جاروایە دەنگی خیزە دروست ئەبێ لە سنگیا ئەم شتانە لەو کاتا زەرورە بەس وەکو کاتێکی کە ینی من ئێستا بچمە دەرەوانی و تووشێکی کۆکەیەک ببم و قورگم بخورێ و ڕایەکە بکەم و ناڕەحەتیەک بکەم نەپێویست ناکەم بچمە لای دکتۆر پارێزەکە ئەکەم دکتۆر شتێکی باو هەیە لە ناوان هەڵاتیان کەم تازۆ بەیانی گوێبیستی بین و بینی ومانە یەکێک بوون نەکە لە دەرەوەی خۆڵبارینێکە کێتە ماڵەوە هەناسەی چونە پەرداخێ ئاویانە یەکسەرڵەنها ئاوەکە بخۆرەوە باشە بیت ئەمە دروستە یاخود دەکرێت لێرەدا چی بکرێت بۆ منە ئەو کەسێکە لە ماڵەوەیە تووشی هەناسەتونی وە لەو کاتەیە چی بکە ئەوەی کە تووشی هەناسەتونیەکە بۆکو پێم وتی مەسەن ئایا خۆی نەخۆشەیانە بۆ نەخۆش نەبێت نەخۆش نیە و تەبیعیەوەمانە کە تووشێ بێت طبعاً تۆ کە هەن ئەو تۆزەیە بەسەرتەوە ئەمانە ئەچێتە قورگتەوانی ئەمانە تۆ قورگ گوشتی وشکەکاتەوە کە ئەڵێ ئاوێکی بەرە یا شتێکی بەرێت تۆ ئاوە کە ئەخۆی تۆ دەم و قورگ ئەمانە و تەڕ ئەبێتەوە خۆشە بێت مرتاحە بیت و ئەمانە ئەو کەسانەی کە چی ئەەکەن بەچەوەکو بڵین پارێز وەنیە کە تۆ لە ماڵای بڵێن سەر تۆ لە ماڵای پارێز چیەکەی ئەگەر دەرگاوشت هەمووی دابخرێ وەلەو مەسەر خۆی هەریەتە ژوورەوە بۆمان بەس تۆ باشترە ینی تۆ دەرگا دابخرێ و پەنجەرەوشت دابخرێ ئەمانە و زوو دەم و چاو بشوی مەسەن تۆ مەسەن بۆ ئەگەر خۆڵەکە چوو بێتە چاوتەوە چاو پا ئەبێتەوە لوتە پاکەیتەوە قورگ ئاو لە دەمە وەڕێیت و ئەمانە مەسەن تەدریبی هەناسە بکەیت و ئەمانە ئەوانە ئەبێ و پارێزانە بکەیت زۆری ماسک بکەیت یعنی ئەگەر ناڕەحەتی ماسکیش لە ماڵیشەوە ماسک بکەیت بەڵێ یعنی حتا ئەگەر بۆکرا ماسکێکی چی باشە ماسکێکی پەڕۆیی تەنێک باشە تەڕیشیکەی ماسکەکە بۆ چکە تۆ مەسا ئەمە خۆڵە کە تەڕ بوو ئەیگرێ ئەچیت زوو پەڕۆکە ماسکەکە ئەشوێتەوە دیسان وڵەکی لەیەکی توانێ و ئەیکی توانێمانە بەس ئەم ماسکانەی کە هەیە لەوانەیە کاریگەریشی ئەبێت بەڵام زۆر نا زیاتر یعنی ئەمە بۆ کۆرۆنا شت ئەوانەمان بەکارێنە یعنی حتا ها مەسەن ئەوانەی کە لە دەرەوە ئیژەکەن مەسەن ئەوانەی کە بڵین لەسەر مەشروع ئەوانەی کە بۆ یاخشین
ئەوانەی مەسەنەها کە لەگەڵ مەوادی کیمیاویە زۆر ئیژەکەن لە مختبەراتە ئیژەکەن لەو شوێنانە ئیژەکەن حتا ئەو ماسکانەش بکەن کە پێوتە ئێنەوە پێچ بۆی بە تەواوەتی فیلتەرێکی زیادر ئەوە ضروریە بۆیان خاستەنەوەی کە خۆی کژی نەختێک هینی هەیە مشکلەی ئاناسەیان و ئەو مشکلانی کەسێک لە بەردەم منە تووشی ئەم هەناسەتونیا بێ دکتۆر ینی هەست بەواکەی کە بە تەواوەتی نیشانەکانی هەناسەتونی تەنگە نەفەسی لەم کەسەدا ڕەنگەیاتەوە من تا ئەو مودایی کە دەیگەێنمە نەخۆشخانە هیچ فریاگوزارێکی سەرەتایی هەیە بۆ تاکەکە بیکەم چۆن بتوانم هاوکاری بکەم پێشوی بگاتە نەخۆشخانە هاوکارێکە مەسەن تۆ ئەیبینی کەسێ لە بەردەم تا هەناسی تونگۆمانە وەکو هەموو فریاگوزارێکی بیدایی مەسەن ئاگال لێ بێسەیەکی بزانین مەسەن ئەگەر ڕەبووی هەبەیە مەسەن ئەو کەسانی کە عەجز دروشامە ئایا شین نەبۆتەوە شین بۆتەوەمانە مەسەن پاڵی پێبیتەوانێ دەم و چاوی زوو زوو تەڕکەی ئاوی پێیتە زوو زوو ئاوەکە بخواتەوە هەتا ئەیگەریتە خەستەخانە ئەمانە بۆی ئەوانەی کە ئەیهانگەریتە خەستەخانە ئەمانە بەس مجرد چیە ئۆکسجینە یعنی ئەوە نییە بڵێ وەڵام من ئەتم عملیاتێکی بۆ ئەەکەم یا مەسەلەن شتێکی ئێمە یا دەرمانێکی ئەمانە بێجگەل لەوەی کە خۆی مشکلەی مەسەلەن هەناسە تومی هەیە سەکە ئەچیتە کەیکێت لە بەردەم تا بڵێن ڕەبووی هەیە وایە کە بۆیەت ئەتاکی هینەکەی بووە هەناسە تومیەکە ئەوە کە قەسەبەکانی زۆر تەزک بۆتەوە طبعا فریاگوزاری ڕەبوو ئەوە هەیە لە خەستەخانە تۆ ئەیگەنیتە خەستەخانەیە کە تۆ ئۆکسجینی ئەیتێ اینجا مەسەر مەجموعە دەرزی هەیە لی ئەی قەسەبەکەی ئەکاتەوە دوای ئەوە مەسەلەن حەبی بۆ دائنی ئەو شتانی بۆ دانی هەتا ئەو بتوانێت چییە ئێمە هینی قەزدی ئێمە چێ بۆ ئەو کەسی کاچێت ئەیگەێنرێتە خەستەخانە قەزدی ئەمەیە ئێمە بتوانین ئۆکسجینی بینی یعنی بتوانین ئۆکسجین بڕا بۆ سیەکانی بۆ ئەوی بکرێتەوە بتوانێت هەناسە وەرگێ و ئۆکسجینەکە بۆ مێشک و دڵ و ئەم شوێنانە بەرێت و ئیسراحەت کات و ئەمانە لەگەڵ زایدن دەرمانەکانی خۆی ئێمە قەزدی ئێمە بەس ئەوەیە بۆی فعلان جاری واشەیە مەسەن تۆ لەوانەیە ئەو خۆڵە ئەمانە بەقوت بێ مەسەن من هیچم نییە وەریە زۆر لە دەرۆم و زۆری نمونوت لەوانێت تووشم کە سوسفەت ئەچێتە خانەکانی هینمان و بۆریەکانی سیەکەمۆن و تەسکی ئەکاتەوە هەناسەم تون ئەکا بۆ نە دکتۆرانی هەندێک حاڵەتێت کەسەکە شین ئەبێتەوە ینی هێنە هەناسەی تون ئەبێ لە ماوەی دەخولەکاتە تۆی گەینیتە نەخۆشخانە بەس نییە بۆی لەم دەخولەکەی هەناسەی نەمێنێ بێتە هۆکاری گیان ئەگەر زوو گەیتە چۆن هەناسە دەستکردی چۆن هەناسەدانی دەستکردی بۆ بکەین ئەگەر پێویست ئەمانە ئەگەر تۆ لە پێویستکە هەناسەدانی دەستکردی بۆگەی وەکو چۆن فریاگوزاری بیدایی کە هەمومان ئەزانین چۆنە هەناسەدانی دەستکرد و زوو بێگەینیتە خەستەخانە یعنی ئەوەیە تۆ لەسەرچکە تۆ ناتوانانی شتێککە تۆ ئەو بۆریچکانی ناوچێکە کە زۆر 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 تەست بۆتەوە ناتوانانی بە زۆر هەناسەی بیتێ بەس چییە کە تۆ ئۆکسجینتدایە ئۆکسجینەکە و دوای ئەوە مەسەلەن هەندێک دەرزی و دەرمان هەیە لە خستەخانە ئەدرێ بۆ ئەوەی کە ئەو بۆری سیەکان تۆزێ فراوان کات و بتوانێت هەناسەکە بگەێنێت ئەتوانی ئەو فریاد گوزاری بوو یعنی نەجاتی بی لە کێشە. هەر لەسەر بابەتی ئەم فریاگوزارە سەرەتایە بۆ منە کەسێک بەهۆی ئەمەوە تووشی بورانەوە دەبێت جیاوازی بخۆی و دەبینێت کەسێکە تەنها هەناسەتونی هەیە تا ئاگاتە ئەوێ ئاگایی لە دەوروبەریتەوەتە تووشی بورانەوە نەبووە یعنی مەسەوانی بۆی خۆڵەکەەوە تووشی بورانەوە بەڵێ بۆ منەوە تایبەت ئەوانەی کە لەگەڵەوەی کە گرفتی هەناسیان هەیە بۆ منە بەرگریشیان لاوازە لەوانەیە ئەوانەی کە بەرگریان لاواز بێ و گرفتی هەناسیان هەیە مەسەن شتێک نییە بڵێ خۆڵەکە کە من هەڵم مژی بورانەوە تووشەکە بەس بەعزێک هەیە خۆی بەناعی کەمە وایە بعضێک هەیە ئەترسێت مەسەنەها لە حرسی ترسی و ئەو هەناسێت و لەوانەیە زۆر وا لە خۆی بکە کە بڵێ وەڵام من تەواو و ئەخنکێم و ئەمانەوە نابێت لەوە کەسانە هیچ ئەو شتە شتیوانیە مەڵی من ئێستا ئەسمە دەرەوانێ ئەو خۆڵە بۆمیێت و ئیتر بڵێم تەواو و ئەخنکێم و بیکەم بەهرا لە خۆموندا بەس هەیە لەوانەیە بەهۆی سترێسەکەەوە تۆزێ ببوورێتەوە مەسەن تووشی دابەزینی زەخت ببێ خۆمان نەزانین بەعزەکەیە بەرگەی مەسەن بەعزە شتێک ناگرێەوە نیە ئەترسێ فۆبیای بۆ دروزە بێشتی بۆ دروزە بێ ئەبورێتەوەمانە ئەوە هیچ کارگەرێکی نییە بڵێ وەڵام من خۆڵەکەم هیچ تەواو ئەکەم بە عەرزەوە ئەبورێم و ئەمان بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر یادگار شەوقی پسپۆری نەخۆشیەکانی قورگەولوت و گوێبیستن سپاس بۆ ئێوەش هیوادارم هەموو کەسێک پارێز بکات و زۆر پێی پێویست بێت نەچێتە دەروانێ هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەک سپاس.